ماژەمان بەوە کە هاتنەوەی گەشتیار بەردەوامی هەیە ئەو گەشتیارانی کە سەر خەڵکی هەرێمی کوردستانن لە ئێرانەوە دێنەوە و جوڵەی بازرگانی وەستاوە. ئێستا وەک دەبینە و گربوونەوەیە ژمارەیەکی بەرچاون لە شۆفێرانی شارە جیاوازەکان ئێران داوا دەکەن هەر چۆنێک بووە کاراسانیان بۆ بکەن بۆی بکەرەوە بۆ شارەکانی ئێران بۆی ئاگایان لە کەسوکاریان بێ لە دۆخی کەسوکاریان بپرسنەوە. تۆ لە چی شارێکی ئێرانی و داوای چیەکەی؟ لە ئیلامەوە. ئیلام چیکەن؟ ولا خروجمان بێن بچیمە خاکەگەی خۆمان جەنگ بوو هەرچی بوو ئیمە چەمان لە جەنگ بچیمە شارەکەی خۆمان هەرچی اتفاقی ڕەمان کەفێ مشکل ڕەمان پیش نەدێرە دێرە ئیمە ڕاچە گلماندانە نە ئاوی نە نانی نە سرویس بێداشتی هیچ نەیری من هەیمە بیاوانە دێ وەرە گەرمە. ئیخبار ئەهلتان هەست؟ چە بوو؟ ئیخبار ئەهل ئەخبار ڕانەیری من خودی جەنگ اتفاقی کافتگا خو ئیمە دێرە بووسی مشکلی هەلوو مشکل هەل نییە ولا ئیمە سر و زایمە نامی مەردە دێرەوە چەنە و وەورسە و مەرزەکە داخریایە ناچنەوە داخریایە ئەمەرزەیانی بەسیاوە لای کێ بەسێسی؟ طرف ایرانی بس اما متاسفی مرا فرماندار قصر شیرین فرماندار قصر شیرین فرمایش کرده وقتی ایما او چوار رانندگیشان نودن چه نیدر هیچ ارزش رای من نره ولی متاسفم مرا فرماندار قصر شیرین ای کلام وقتی ایما فرماندار قصر شیرین دستور ده وقتی میل نانویدی ما چند روزه لیرن؟ ایما 3 روزه. اخبار کسوکارتان چه است؟ اخبار کسوکار ما منالکار ما لاورا ناراحتن و بعد ایشون های نکورو بو کورای چینو ایرانیا چینو یا ناراحتن بومان لیره طرف ایرانی نیلی بچی مودی ما طرف ایرانی نیاله بچن تو لشی شارکی ملا دالاهو کرن قرب ولا الان طرف ایرانی نیلی شیخ خطر داری ولی تو الان و 10 ماشین 15 ماشین هر ساعتی 10 15 ماشین کل بکن مردمش ناو مال زندگی خویان لورا خانوادیان ناراحتن الان جرمنال قش لورا هانا ناو فکر ایران دیلا یعنی و فکر هانا فکر کار خویانا والله چی کن؟ ایمیش ناراحتی مرا اوان ایمه لیره شاید جیمان امن ولی اوان جیان امنیه هر زنگدن ایلا اولا اینا کولا ارانیه تینو تو چی شارکی؟ سرپر زاوا باری اوه چیه؟ اخبار نه بارمان بارکه؟ باری نفتا هیچ بارکه ون؟ بارکه مان نفتاس هر خطریشه لورا لیوالو گرما و مالا هر خطریه تو لشی شارکی چی طلبی؟ و کرمانشاه آتی منه بارمانیش گازوئیل سیمر مانیت صادر بیا یعنی آماده خروج ایمده مرزیم یه هوی وطن مرز بسانو حرکت نگه الان لور جنوبنال مان مدام زنگ دن استرس رانیت یعنی ایمویره نگرانی و هر دو طرفه فرقی یعنی وقتی آماده است راه خروج مانیان که بچی منامه بین حدود 70 تا 80 ماشین دید یه جواز خروج و برگه خروج کامل گشته و دان سپی ما بچیم دیشو ولی سنره اسکنگه عراق دواره دور مانو دان هاورد نسمان و رانای گرما بارگاز هات پیدا بنزین چیه؟ من نفت کورا په مولا خطر آره والله گشت خطر کاک گشت ما نفتیه هیچ که به خطر نیه بشی به خطر بو گشت یک و یک خطر دار ترا تو طلب شکی جان ایمه ایشی ما اگر خمان خروج من بیان نه ایشی سیارگان خطرناک خلاقا سیارگان کل و بیان خمان خروج کرماشان دیارەوەی زەمنەکان گەیشتنەتە ئێرە و باس لەوە دەکەن کە بە جۆرەکە جۆرەکان کە ئێمە ڕووماڵ نەکەین باشە